سەبارەت بە دیدگای سەرۆک بارزانی بۆ کەرکووک و ناوچە کوردستانیەکانە پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140 لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز دژوار فایق سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. وەکو پێشتریش لەیەکی لە ناو راپۆرتەکانە بینیمە باسییان لەوە کرد کە سەرۆک بارزانی تەواوی کورسیەکانی کوردی لە کەرکووک بەهی پارتی و شێتیەوە بەهی کوردی نزانیوە، پێیوانە بۆ ئەمە هی لایەنێکی دیکەیەکەی تر ناکرێت بۆ کورد نەبێت و کورد نەتوانێت سوودی لێ ببینێ. بۆ چونتان چێ سەبارەت بە دیدگای سەرۆک بارزانی لە ماوەی ڕابردۆ و تا ئێستا بۆ پرسی پێکەوە ژیان لە کەرکووک و بۆ بەرگریکردن و داکۆچیکردن لە کورد لە کەرکووک؟ جملێ نییە بەڵێ گەرم نییە ببوورە. بەڵێ بەڕێز دژوار فایق پرسیارەکە دووبارە بکەیتەوە، دیوەیم گوێ لێ نەبوو. ئێستا گەرگوێت لێمە دووبارەیەکەمەوە. بەڵێ فەرموو. بەڵێ سوپاس بۆ ئەمە دەبنت بەڕێز دژوار فایق. پرسیاری ئەوم کرد سەبارەت بە دیدگای سەرۆک بارزانی بۆ کەرکووک و بۆ ناوچە کوردستانیەکانەوە وەک پێشتریش ئاماژەمان پێکرد کە یەکێک لە عەرەبەکان باس لەوەکە لە کەساتی سیاسی عەرەبەکان ئەڵێت لە کۆبنەوەکانماندا سەرۆک بارزانی کورسی هەر لایەنەکانی کوردی لە کەرکووک بە کورسی تەواوی کورد زانیوە و توێتی پۆستی پارێزگاری کەرکووک دەبێت بۆ کورد بێت لە بەرەوەی ئێمە وەک کورد خاوەنی 7 کورسین لە کەرکووک. بۆ چونتان چێ سەبارەت بەم دیدگای سەرۆک بارزانی بۆ کەرکووک و ناوچە کوردستانیەکان؟ سەرۆک مەسعود بارزانی جگە لەوەی زەعیمی کوردستانە، کەسێکی کوردستانیە نەگەمڕۆ لە تەمەنی لاوێتی لەناو ئەو بابەتەیە. ئەگەر سیر بکەن لە ساڵی 70 کە ڕێککەوتن نامەی 11 ئازار لە بەغدا ئیعلان کرا، سەرۆک بارزانی یەک لەو سەرکردە کوردانە بوو کە لە بەغدا ئامادەبوونی هەبوو، وێنەکانیش لە ئەرشیف ماون. لەو ڕۆژۆ تا ئەمڕۆ سەرۆک بارزانی بەرگریکارێکی زۆر بەهێز و سەرسەختە لە بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لە خاکی کوردستان، بە تایبەتی لە کەرکووک. کاتی خۆی ڕژێمەکانی پێشوو ڕازی بوون نیوەی کەرکووک بدەن بە کورد ڕازی نەبوو، چکە کورد و بارزانی کەرکووک بە شارێکی کوردستانی ئەزانن، بەڵام بە شاری برایەتی و پێکەوەژیانی بینی نەتەوە و ئاین و ئاینزاکان ئەزانن. سەرۆک بارزانی هەمیشە بەرگری کردو لە مافەکانی کوردستان لە کوردستانێتی کەرکووک و ڕۆڵی گەورەشی بینی لە نووسینەوەی دەستوری عێراقی لە دوای 2003 و خاوەن ئەو بیرۆکەیە کە کەرکووک شاری برایەتیە، ئەبێ هەموو لایەنەکان ئاشتیانە برایانە بە یەکسانی بژین، کەرکووک هی هەمووانە. بەڵێ جەنابی سەرۆک بارزانی حسابی ئەوە ناکە کێ چەند کورسی هێناوە، کێ زیاتری هێناوە، کێ کەمتری هێناوە. لە لای ئەو کوردستان یەک پارچەیە، هی هەمووانە. کوردستان گەورەترە لە کەسایەتە سیاسیەکان لە حزبەکان. کەرکووک و کوردستان مڵکی هەموو خەڵکی ئەو وڵاتن، مڵکی تەنها حزبێک و تەنها شەخصێک نییە. هەمیشە ئەو ڕەئی وا بووە ئەبێ ئێمە ڕێککەوتنمان هەبێ، ئەبێ گەڕیز بین، چونکە دژمن زۆرە، پیلان زۆرە. دژی کوردستان، دژی قەوارەکەی، دژی کەرکووک، بۆیە بەڵێ ئەوە هەڵوێستێکی زۆر کوردستانیانەیە، نیشتیمانیانەیە کە ئەو 7 کورسیە بە کورسی کورد ئەزانێ، دوور لە بابەتی حیزبایەتی و بابەتی سیاسی. و جەنابیشان دائیمەن داکۆچی کردووە کە ئێمە ئەبێ یەکڕیز بین، برابین، تەبابین لە کوردستان بەگەشتی و بە تایبەتی لە کەرکووک و ناوچەکانی تری مادەی 140 کە ململانەیەکی زۆری لەسرە. هەمیشە جەنابی سەرۆک بارزانی بەرگریکارێکی ڕاستەقینە بووە لە مافی گەلی کورد، چێ ئەوانەی لە هەرێمی کوردستانن، چێ ئەوانەی لە کەرکووک و ناوچەکانی تری مادەی 140. هەمیشە داکۆکیشی کردووە کە ئەبێ کێشەکەی نێوان هەولێر و بەغدا لەسەر بنەمای دەستور، یاسا، ڕێسا بە حیوار و بە دیالۆگی نیشتیمانی و بابەتیانە لەبەر ڕۆشنایی بەڵگە مێژویەکان، لەبەر ڕۆشنایی هەموو ئەو دوکۆمنتانەی کە هەیە کە نیشانیەدا ئەو ناوچانە کوردستانین. حەقی خەڵکی کوردستانە، حەقی خەڵکی کەرکووکە کە پارێزگاری کەرکووک نەک بۆ ساڵێک،
بۆ 4 ساڵ بۆ کورد بێ. بەڵێ بەڕێز دژوار فایق لە دوایەوەی کە حکوومەتی خۆجی کەرکک پێکێنرا کورد پارێزگار و لە 120 پۆستەکانی بەرکەوتووە پێگەی کورد لە کەرکک بەم دابشکاری ئێستا بە چه ئاڕاستەیەکە چۆنە؟ ئێمە حەقی ئەومانە داوای کۆمەڵی پۆست بکەین لە مووسڵ نینەوە چکە کورد ژمارەی زۆرە لەوێ بەڵام ئایا دانوستانکاری کوردی ئەمەی کەرکووکی کردووە داوای ئەو پۆستانەی کردووە؟ ئێمە حەقی ئەومان هەیە داوای پۆستی زۆر بکەین لە دیالە کە ژمارەیەکی زۆر کورد و قەزا و ناحێمان هەیە سەر بە دیالە ئایا ئەوانەی ئەم ڕێکەوتنانیان کردووە لەوێ داوای ئەو مافانەیان کردووە؟ ئێمە حەقی ئەومان هەیە لە سەلاحەددینیش داوای کۆمەڵی پۆست بکەین بۆ کورد بەڵام ئایا ئەو دانوستانکارانەی کە ئەم ڕێککەوتنیان کردووە داوای ئەوانەیان کردووە؟ بەداخەوە ئەمەوێ بڵێم ئەوەی لە کەرکک کراوە جارێک 7 مانگ ڕاوەستان و ئەنجام نەدانی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا و هەڵبژاردننی پارێزگا و هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن ئەمە خۆی دژی یاسای هەڵبژاردنە دژی دەستورە دژی هەموو ڕێکەوتنەکانە دژی بابەتی ئاساییکردنەوەی باردۆخەی کەرکووکێک لە 16 ئۆکتۆبەر ئەنجاش شێوازی بەستنی ئەو کۆبوونەوەیە بۆ لە بارەکەی ئەنجومەن نەکراوە بۆ لایەنەکانی تری نێو ئەنجومەنەکە بانگ نەکراون ئەمەش زۆر لە چاودێرانی سیاسی و پێکاتەکانی کەرکووک بە تایبەتی تورکمان و بەشێک لە برا عەرەبەکان ئەڵێن ئەمە پیلانێکە ئەمە نایاساییە چونکە ئەبێ هەموو پێکاتەکانی کەرکووک وەکو تورکمان کورد عەرەب کلد و ئاشووری وەکو ئەحزابی سیاسیش هەموو بەشدار بن بۆیە کە ئەمەی کە کراوە ئیشێکی باش نییە زیانی گەیاندووە ئەگەر ئێمە بین بە شێوازێکی دوو لە دەمارگیری دوو لە بابەتی حزبایەتی سەیری بکەین ئێمە دوو ڕێگامان هەبوو بۆی دانوستان بکەین ڕێگایەکیان ئەوەیە ئێمە گە سەی دیکۆمنت بکەین سەی بەڵگە بکەین سەی داتا بکەین کورد بە درێژایی مێژوو لە کەرکووک زۆری نەبووە کەواتە کە ئێمە زۆری نین ئەبێ 50 زایدە یەکی فەرمانەکان ئێمە بەڕێوەبەری بین ڕێژەی فەرمانبەرش لەو فەرمانگەیانە 50 زایەتیەکی کورد بێ ئینجا پارێزگارەکەش کورد بێ ئەگە ئەمە کورد یەکریز بێ ئەبۆی ئەمی بکردایە کە ئەمەش ناکرێ لەسەر ئاکامەکانی هەڵبژاردننی پێشوو کە کورد 7 کورسی هەیە ئەوانی تر بە هەمویان 9 کورسیان هەیە ئەبوایە محافظ ئەگە 3 ساڵی ماوە 2 ساڵەکە کورد بواە ئەمە یەک دومیش ئەبوایە بە ڕێژەی کورسەکانی کورد لە ئەنجومەنی پارێزگاری کەرکووک کورد فەرمانگەکانی وەربگرتایە چ فەرمانگەی سیادی چ فەرمانگەی ئەمنی چ فەرمانگەی خەدەمی بەڵام ئێمە ئەمە نابینین ئەمە کارێکی زۆر خراپە ئێمەی بۆ دواوە گەڕاندۆتەوە بڕواکە خەڵکانێکی زۆر چەند ڕۆژە پەیوەندیمان پێواکەن نە خەڵکە سیاسەکەن نە پارتەکان نەیەکێتەکان خەڵکێکی تری کاسبکارە خەڵکێکی تری سیڤیلە مەدەنیە ئەڵێ بارودۆخەکە زۆر ناخۆشە دڵتەنگ بوون ناومێد بوون ئەمە قسەی سەرزاری ئەوانە ڕەنگە ئێوەش بۆ خۆتان ڕێتاستان کرد بەگەی خەڵکی قسەتان کرد بێ کارێکی باش نییە ئێمە لە پێناوەی بەس پارێزگارێکمان بۆ ساڵێک و چەند مانگێک بەدەستەوە هێناوە کۆمەڵێک پۆستمان لەدەست داوە لەمە خەتەرتر شتێکی ترە ئێمە ڕێککەوتمان لەسەر پارێزگار کردو بۆ ساڵێک و شتێک بەڵام ئەوانە ئەبنە بەرپرسی فەرمانگەکان لە غەیری کورد ئەوە ئەمێننەوە ئەمە یەک دوایی ئەو ئەنجومەنە سبەی ئەوان نۆن ئەگە کورد یەکریزیش بێ حەوتە ئەتوانن لەوێ کۆمەڵی بڕیار تێپەڕێنن ئەتوانن پارێزگاریش لابن پارێزگاریشی تووشی لێپرسینەوە بکەن ئەتوانن کۆمەڵی پرۆژە بکەن لە نیشتەجێبوون زەوی دابشکردن دامەزراندن هەمووی بە پێچەوانی خواستی کورد ئەو کاتە ئەم ڕێککەوتنی ئێستاکراوە پارێزگارێکمان داناوە من زۆرم پێخۆشە کە پارێزگارەکە کووردا بەڵام خۆزگە بۆ 4 ساڵ بواە ئەو کاتە کۆمەڵی بڕیار تێ ئەپەڕێ لە بەرژەوەندی ئێمە نیە و دژی ڕوحی مادەی 140 بەڵێ بەڕێز دژوار فایق پێشتریش لە ساڵانی ڕابردەوە بە تایبەت پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پارێزگار کورد بوو وەکو تۆ باسەکرد مافی کورد لە زیاتر لە 150 بەڵام کورد لە 130 پۆستەکانی هەبوو ئەو کاتیش تقریبا تا 134 ئەگەر هەڵە نەبم ئەو کاتیش کورد هێشتا نەیتوانی پرسی مادەی 140 و ناوچە کوردستانەکان چارەسەرکە بەو هەموو پۆستەوە بە پارێزگارەوە ئێستا کە تەنها پارێزگار و لە 120 پلە و پۆستەکانمان لە کەرکووک هەیە کە ئەوانەش شوێنە گرنگەکان نین
پرسی مادەی 140 و ناوچە کوردستانیەکان ئەمەش گرفتی بۆ دروست نابێ؟ بەدڵنیاییەوە گرفتی بە دروستە بێ. من کاتی خۆشی دژی ئەوە بووم کە فەرمانگەکان 32 بە 32 دابش بکرێ، وتم ئەگە هەر بەرانی عەرەب و تورکمان ڕازین سەرۆکی فەرمانگە 32 بە 32 بێ، دەیفەرمون بە ڕێژەی فەرمانبەرانیش لە ناو فەرمانگەکان 32 بە 32 بە 32 بێ. خۆ تەنها ڕاستە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا پلەپایە و پۆستێکی گەورەیە، پارێزگاریش پۆستێکی گەورەیە، بەڵام ئەی سەرۆکی کوڵە مدیر عامی نەفتی شیمال، ئەی مدیری مەتار، ئەی مدیری دەستگا ئەمنیەکان، ئەی سوڵتەی قەزایی، ئەمانە کوا کورد لەکوێ ئەم بابەتانەیە؟ ئەو کاتە کە پارێزگار کورد بوو و کورد پۆستی هەبوو، چونکە دەستێوەردانی دەرەکی هەبوو، عەقڵیەتی شۆفینی زاڵ بوو لای هەندێک لە حزب باڵەدەستەکان لە بەغدا، ڕێگیریە کرا لە جێبەجێکردنی مادەی 140. ئێستا ئەرچی ئێمە لە جێبەجێکردنی مادەی 140 لەو ئاساییکردنەوەی لە مادەی 58 قانونی ئیدارە دەولە هاتووە، لە مادەی 140 هاتووە، لەو ڕێککەوتنی لە بینی هەولێر و بەغدا هاتووە کە ئەم حکومەتی ئێستا پێدامەزراوە، بڕواکە ئەم ڕێککەوتنە زیانێکی گەورەمان پێ ئەبەخشێ، شتێکی باش نییە. من وەکو پێتانم بۆ بینەرانم شی کردەوە، من بە داتا و بە بەڵگە و بە ژمارە ئەڵێم کە ئەم ڕێککەوتنە لە بەرژەوەندی ئێمە نییە. هەردوێنێ بەڕێزێک ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی بخۆی وتی زۆر پۆستمان لە دەست داوە لە خانەقین کراوە بە قوربانی کەرکووک، بەڵام ئێمە لە کەرکووک زۆر پۆستمان دۆڕاندووە، ئەو پۆستانش بە ئیتیفاق نییە. چێ ئەڵێ ئەو پۆستانە جارێکی تر بۆ ئێمە دێتەوە؟ بۆیە ئێمە لە ڕووی لۆجیک و لە ڕووی منطقەوە لە ڕووی واقعەوە ئەڵێن دوور لە عاتیفە کە ئەمەی کراوە زیان بە کورد ئەگەیەنێ و زیان بە خەڵکی کەرکووک ئەگەیەنێ، ئەمە کارێکی باش نییە. من لەگە شەخسەنەکردنی ئەو بابەتانە نیم، من زۆرم پێخۆشە کە پارێزگارێک کورد بێ. ئەبوایە من چەندین جا لە دیدارەکانم پێش ئەو حەدەسە باسم کردووە، ئەبوایە هەموو لایەنە سیاسیەکانی کورد لە کەرکووک لە بچووکترینەوە تا گەورە بێن دابنیشن، زیاتر لەدا کاندید ئامادە بکەن بۆ پۆستی پارێزگا دوایی یەکلای بکەنەوە. پۆستی پارێزگا مهمە، شخصی پارێزگاریش مهمە کە دەوری خۆی بینێ، بەڵام ئەبوایە ئەوەش لەبەر چاو بگیرێ کە کورد بە یەکەوە بە یەکڕێزی کاندیدێکیان هەبێ و بەرنامەیەک هەبێ. بەرنامەی پارێزگار چییە؟ بەرنامەیەک هەبێ ئەو بەرنامەیە خزمەتی خەڵکی کەرکووک بکە بە تورکمان، بە عەرەب، بە کورد، بە کولد و ئاشووری، و ئەو کەسێ بێتە پارێزگاری کەرکووک لە لای هەموو لایەک مەقبول بێ. ئەمە کە ئێستا ئێمای بینین جارێ بەشێک لە عەرەبەکان بەشێک لە تورکمانەکان قبوڵیان نییە، ئەمە کە شکات کراوە، خۆپیشاندان هەیە. ئەمە بەداخەوە بۆ کەرکووک کە وای لێ هاتۆ بەهۆی دەستێوەردانی دەرەکی، بەهۆی عەقڵیەتی شۆفی لای هەندێک خەڵک، وای لێ هاتۆ خەڵکی کەرکووک حتا لایەنە سیاسیەکانیش ئاسوودە نین. بەڵێ جێداخە. بەڵێ سوپاس بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140 لە بەغدا و لەگەڵماندا بووی. سوپاس بۆ بەشداریکردنتان.